لە کاتێکدا هەروادیە هێزەکانی عێراق بە پشتیوانی هێزی ئاسمانی هاوپەیمانان زیاتر بەرەو ناوجەرگەی ڕۆژاوای شاری مووسڵ پێشڕەوی دەکەن، پزیشکانی کە لە نزیک شاری مووسڵ کار دەکەن هۆشداری ئەوەیان داوە داعش هێرشەکانی بۆ سەر کەسانی سیڤیل لە ناو شارەکە زیاد کردووە. هەفتەی ڕابردوو چەند کەسێکمان لابوو کە ئەندامی جستیان پەڕی بوو، ئەوان لە ماڵەکانیان درابوو. لێرە چارەسەرمان بۆ کردن. خەڵکی سیڤیلی تریش زۆر پێوە بوون، بە تایبەتی بەهۆی سێرەگرەوە هەندێکیان بەرسەریان کەوتبوو. بە هەمان شێوە سەربازەکانیش گولە بەرسەریان دەکەوێت. داعش زۆر بەباشی نیشانەکان دەگرنەوە. کاربەدەستانی نەخۆشخانەکان دەڵێن بەشێکی زۆری برینەکان بەهۆی پارچە بۆمبەوەیە، لە ناویاندا هی منداڵیش. چەکدارانی داعش هەروەها خەڵکی سیڤیل بە بارمتە دەگرن و وەکو قەڵغانی مرۆیی بەکاریان دەهێنن بۆ پاراستنی خۆیان دژ بە لەشکری عێراقی، بەڵام هێزەکانی عێراق بەردەوامن لە پێشڕەوەکانیان. حالیان لە ئێستادا دەوری مووسڵی کۆنمان داوا بەرەو یاریگاکە. هێشتا هەندێک کاتمان دەوێت بۆ ئازادکردنی ئەو شارە کۆنە و پاش ئازادکردنی یاریگاکە پشت بەخوا سەر دەکەوین. هێزەکانی ئاسایشی عێراق باز لە شکستی داعشیش دەکەن. دوژمن ڕوبەڕووی شکستێکی زۆر بۆتەوە. ئەوان هێشتا هێرش دەکەن، بەڵام ئێمەش لە پێشڕەوی داین. تەرمەکانیان لەبەردەم یاریگاکە و خوێندنگەکانی سەر شەقامە سەرەکیەکە کەوتون. ڕۆژی پێنجشەمە داعش هەلیکۆپتەرێکی هێزەکانی عێراقی لەسەر مووسڵ بەردایەوە. هەردوو کەسی ناو هەلیکۆپتەرەکە کوژران. حکوومەتی عێراق دەڵێت لە وەتای ئۆپەراسیۆنی ئازادکردنی شارەکە دەستی پێکردووە. ئەمە یەکەم ڕووداوی لەم جۆرەیە. بەپێی گەواهدەران ئەو هەلیکۆپتەرە لە گەڕەکی مهندسین بەربۆتەوە. لە کاتێکدا شەڕ و پێکدادان بۆ ئازادکردنی ڕۆژئاوای شاری مووسڵ بەردەوامە، بەڵام خەڵکی لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ کە لە مانگی یەک ئازادکرا هەوڵ دەدەن دەست بە ژیانی ئاسایی خۆیان بکەنەوە. ژیان دەبێت بەردەوام بێت و داعش ڕۆیشت و ژیان دەگەڕێتەوە، بەڵام گەڕانەوەکە بەداخەوە لە ڕەوشێکی زۆر خراپدایە لەبەر ئەوەی حکوومەتی ناوەند و حکوومەتی خۆجێیی بە تایبەتی حکوومەتی خۆجێیی هیچ خزمەتگوزاریەک دابین ناکەن. ئەمەش جێگەی داخە. دانیشتوانی شاری مووسڵ لە ڕەوشێکی زۆر خراپی ئابووریشدان و دەڵێن بۆ ماوەی 3 ساڵە موچیان وەرنەگرتووە و ئەم هاوڵاتیە کە باوکی 4 منداڵە دەڵێت بە فرۆشتنی کەلوپەلی ناوماڵی توانیوێتی خەرجەکانی ژیانی دابین بکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا هیوایان بە ژیان هەیە لە کاتێکدا داعش هێشتا لەو بەری ڕووباری دیجلەیە، ئەو ڕووباری کە شارەکەیانی دابەش کردووە. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.